بەهۆی ڕووخاندنی خانووی دایکە شەهیدێکەوە لە ناحیەی ڕزگاری شەڕ لە نێوان هێزێکی زێرەفانی و هاوڵاتیاندا دروست بوو. لەسەر داوای وەزارەتی دەرەوەی رووسیا شاندێکی باڵای ڕۆژاوای کوردستان سەردانی رووسیایان کردووە. سڵاوتان لێبێت تۆم کاتتان باش، گرنگترین هەواڵەکانی ڕۆژتان پێشکەش دەکەم. بەهۆی ڕووخاندنی خانووی دایکە شەهیدێکەوە لە ناحیەی ڕزگاری شەڕ و ڕووبەڕووبوونەوە لە نێوان هێزێکی پەرچەکی زێرەفانی و هاوڵاتیاندا دروست بوو. سەرچاوەیەک لە پۆلیسی ناحیەی ڕزگاری ئەوەی بۆ شارپرێز ئاشکرا کرد بەیانی ئەمڕۆ هێزێکی زێرەفانی چوونەتە ناحیەی ڕزگاری و بە پاساوی زیادەڕۆیی دەستیان کردووە بە ڕووخاندنی خانووی دایکە شەهیدێک. لە بەرامبەریشدا خەڵکی ناحیەکە ڕووبەڕووی زێرەفانی بوونەتەوە و ئاڵۆزی دروست بووە. بە وتەی ئەو سەرچاوەیە جگە لەو هێزەی زێرەفانی کە بەیانی ئەمڕۆ ڕووی لەو ناحیەیە کردبوو، هێزێکی دیکە شێنراوەتە ڕزگاری و ئەوان ڕووبەڕووی هاوڵاتیان بوونەتەوە و تەقەیەکی زۆریان بەسەر هاوڵاتیاندا کردووە. شارپرێس هەوڵیدا لێدوانی بەرپرسانی ئەمنی و بەتایبەت پۆلیس وەربگرێت لە بەرامبەر گرژیەکان، بەڵام بەشێکیان ئامادە نەبوون هیچ قسەیەک بکەن و بەشێکی دیکەش وەڵامی پەیوەندیەکانیان نەدایەوە. ئەندامێکی ئەنجومەنی نوێنەران ئاشکرای کرد بەهۆی نەبوونی ویستێکی حکومی بەهێز لە دەرەوەی وڵات، گەڕاندنەوەی پارە بە قاچاغبراوەکانی عێراق زۆر قورسە. موزیر کە ڕووی ئەندامی ئەنجومەنی نوێنەران لە لێدوانێکی ڕۆژنامەوانی ئاشکرای کرد تا ئێستا هیچ ژمارێکی ورد لەسەر قەبارەی ئەو پارانە نازانرێت کە لە دوای ساڵی 2023 لە عێراق بە قاچاغ براوەتە دەرەوە. بەڵام هەندێک لە ژمارەکان باز لە بردنەدەرەوەی نزیکەی 300 میلیارد دلار دەکەن کە ڕووی باسی لەوەش کردو بەشێک لەو وڵاتانی پارەکانیان بۆ براوە لە پرۆسەکەدا هاوکاری عێراق ناکەن و تا ئێستاش ویستێکی حکومی بەهێز بۆ گێڕانەوەی ئەو پارانە لە دەرەوە لە ئارادا نەبووە. ئەوش لە کاتێکدا ماوەی 2 ڕۆژە بە سەرپەرشتی سەرۆکوەزیرانی عێراق و بە بەشداری چەندین وڵات کۆنگرەی گەڕاندنەوەی پارە بە تەڵەمراوەکانی عێراق لە بەغدا بەڕێوە دەچێت. لەسەر داوای وەزارەتی دەرەوەی رووسیا شاندێکی باڵای ڕۆژاوای کوردستان سەردانی رووسیایان کردو و لەگەڵ بەرپرسانی باڵای ئەو وڵاتە کۆ دەبنەوە. لە ڕاگەیەندراوێکدا ئەنجومەنی سووریا دیموکرات مەسەدا ئاماژەی بەوە کردووە لەسەر داوای فەرمی وەزارەتی دەرەوەی رووسیا شاندێکی باڵای ئەنجومەنی سووریا دیموکرات و ئیدارەی خۆ بەڕێوەبەری ڕۆژاوای کوردستان بۆ کۆبوونەوە لەگەڵ وەزارەتی دەرەوەی رووسیا ئێستا لەو وڵاتەن. لە ڕاگەیەندراوەکەی مەسەدا باز لەوەش کراوە کۆبوونەوەی شاندەکە ئەرێنی بۆ و تایبەت بۆ بە چارەسەری سیاسی ئاڵۆزیەکانی سووریا و بە گوێرەی بڕیاری نێودەوڵەتیش پێویستی بەشداربوونی مەسەدە لە خەباتی سیاسیدا مسۆگەر کراوە. ئەم سەردانە لە کاتێکدا ساڵی ڕابردووش هەمان ئەو شاندە باڵایە لەگەڵ سێرگی لاڤرۆف وەزیری دەرەوەی رووسیا کۆبووە و داوای لە رووسیا کردبوو پشتیوانی ئۆپۆزیسیۆنی نیشتیمانی و دیموکراتی بکات و هەنگاوی جدی بۆ چارەسەرکردنی سیاسی لە سووریا بنرێت. پەیمانگای زانست و ئاسایشی نێودەوڵەتی ڕایگەیاندووە ئێران لە ماوەی مانگێکدا دەتوانێت ببێتە خاوەنی چەکیناوەکی. پەیمانگای زانست و ئاسایشی نێودەوڵەتی کە گروپێکی سربەخۆ و تایبەتمەندە بەشیکردنەوەی ئەو ئەنجامانەی کە ئاژانسی نێودەوڵەتی و زەیناوەکی پێیان دەگات با ڕۆژنامەی نیویۆرک تایمزی ئەمریکی وتووە لە ماوەی ئەم هاوینەدا ئێران ڕێژەی پیتاندنی یۆرانیۆمی گەیاندوێتە 160 ئەو ئاستەش لە ئاستی بەرهەمێنانی بۆمبی ناوەکی نزیکە بە شێوەیەک تاران لە ماوەی مانگێکدا دەتوانێت یەک بۆمبی ناوەکی بەرهەم بهێنێت. ڕۆژنامەی نیویۆرک تایمز پێشبینیشی کردو کۆماری ئیسلامی ئێران بتوانێت دووەم بۆمبی ناوەکی لە ماوەی کەمتر لە 2 مانگدا بەرهەم بهێنێت و سێم بۆمبیش لە ماوەی کەمتر لە 5 مانگ. چەند ڕۆژێک پێش ئێستا یانیر لابید وەزیری دەرەوەی ئیسرائیل لە هۆشداریدا لەوەی کە ئێران لە سەروبەندی بەدەستێنانی چەکی ناوەکیدایە. خواتان لەگەڵ.